لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەشداری زیاتر لە 200 ئەندام لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دووەم قۆناغی بەرەو کۆنگرەی لە مەڵبەندی سێی هەولێر بەڕێوە برد کە کۆنفراسی مەڵبەندەکە بوو. ژنەی باڵا بەردەوامە لە ئەنجامدانی کۆنفرانس ناوچەیەکان بۆ سەراپای مەڵبەندەکان. دیارە ئێستا ئێمە وەکو لیژنەی باڵا ئامادەکاری کۆنگرە هاتوونە تا سنووری مەڵبەندی سێی کۆمەڵی ئیسلامی دوای ئەوەی کە سێ مەڵبەندمان تەواو کرد ئەمە چوارەمین مەڵبەندە. سوپاس بەخوای گەورە مەڵبەندە شۆک و باخی مەڵبەندەکانی تر ئامادەبوانی کۆنفرانس بە حەماسەت و گڕوتینێکی باشەوە حوزوریان هێو ئامادەن لە کۆنفرانسەکەدا. دیارە ئەو کۆنفرانسانێک کە ئێمە ئەنجام دەدەین بەپێی ئەو بەرنامەی کارێکە دامان ڕشتووە هەنگاو بە هەنگاو پەیتا بە پەیتا ئەمە بڕگەکان جێبەجێ دەکەین و بۆی دوجار بەدەرەنجامێکی تەواوە ئێمە کۆتایی با کۆنفرانسەکان بین. هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند گرنگترین تەوەری کۆنفرانسەکە بوو چونکە هەریەکە لە مامۆستا کەمال حەمزە و مامۆستا ئیدریس سادق کێبڕکەیان دەکرد بۆ بەدەستهێنانی زۆرترین دەنجی بەشداروانی کۆنفرانسەکە. دوجار مامۆستا ئیدریس سادق بە 114 دەنگ بە بەرپرسی مەڵبەندی سێی هەولێر بۆ 4 ساڵی ئایندا هەڵبژێردرا. سپاس و دەستخۆشیمان بۆ لیژنەی باڵای هەیە کە سەرپەرشتی ئەو کۆنفرانسە دەکاتن و دەستخۆشیم لە کادیر و ئەندامانی سنوورەکە هەیە کە بەگەرم و گوڕیەوە هاتوون و بەشداریان کردووە. سەبارەت بە و خەڵکەی کە دەنجیان داوە ئەکید ئەوانی هەم دەنجیان بە من داوە ئەوەی دەنجیان بە کاندیدەکەی تری داوە کە مامۆستا کەمالە هەردوو لە برا و خوشتی ئێمەن و هەموو بە یەک پارچ وەکو خوشک و برا کار دەکەین و سوپاسیان دەکەم کە دەنجیان بە ئێمە داوە متمانیان بە ئێمە کردووە ومێت دەکەین کە هەمومان بتوانین بەیەک هەموو هێز و تواناکانمان یەخێن و کار بکەین بۆ بەرەوپێشتوونی کۆمەڵی ئیسلامی لەو سنوورە و کاری جدیمان زیاتر لە دەربارەی ئەوە دەبێت کە گەشە بە توانای چین و توێژە جیاوازەکان بدەین بە تابەت گەنجان و قوتابیان و لاوان و تەوەرێکی تری کۆنفرانسەکە گفتوگۆکردن بوو لەسەر ڕەشنووسی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کە ئەندامان بەسەر 4 گروپ دابەش کران هاوکات هەڵبژاردن بۆ ئەندامانی کۆنگرەش کرا. بەشداربوانی کۆنفرانسەکە هیوا دەخوازن کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ببێتەوە چەرخانێک بۆ بەرەوپێشچوونی زیاتری کۆمەڵی ئیسلامی. خۆمان بەخۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆژ لە کۆنفرانسی ناوچەیی هەولێر بەشداریمان کردو کۆنفرانسەکە گەیشت بە کۆتایی الحەمدولیلا بە کەشێکی ئارام و زۆر بەهادئی بەڕێوەچوو. بیدایەت دەنگماندا بە بەرپرسی مەڵبەند و دوایش گفتوگۆمان کرد لەسەر تەوەرەکانی پەیڕەوی ناوخۆ و دواتریش ئەندامانی کۆنگرە دیاری کراو. لە کۆنگرەی چوارەمدا ئەوەی کۆمەڵی ئیسلامی پێویستە جەختی لێ بکاتەوە زیاتر ئەوەیە زیاتر بچێتە ناو کۆمەڵگاوە کە لە کارنامەکانی کۆنگرەدا بە شێوەیەکی جوان ئەو خاڵانە ئاماژەی پێکراوە دەتوانێت زیاتر بچێتە ناو خەڵکو و پرۆژە خزمەت گوزاریەکانی زیاتر و فراوانتر بکات. کۆنفرانسە ناوچەیەکان وەکو دووەم هەنگاوی بەرەو کۆنگرەیە 2300 کەس بەشداری تێدا دەکەن و تیایدا ئەندامانی کۆنگرە هەڵدەبژێردرێن و دوای تەواوبوونی کۆنفرانسە ناوچەیەکانیش لێژنەی باڵای کۆنگرە راپۆرتی خۆی لەسەر کۆنفرانسەکان ئاراستەی سەرکردایەتی کۆمەڵ دەکات پاشان بڕیار لە کات و شوێنی ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دەدرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.